بەخشەندەی میهرەبان بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەین. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی پێنجەم دانیشتنی ژمارە یەکی نائاسایی ڕۆژی دانیشتن 31/10/2018. بەرنامەی کار بە پێی حکمەکانی بڕگەیەکی مادەی 16 و مادەی 47 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق دەستەی سەرۆکاتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارەیەکی نائاسایی خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی هەڵبژاردنی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 12ی نیوەڕۆ ڕۆژی چوارشەمبە ڕێککەوتی 31/10/2018 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە. یەکەم، کۆتایی هاتنی خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان بە پێی حکمی مادەی 6 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق. دووەم، وتاری بەڕێز جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان بە بوونەی کۆتایی هاتنی خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمانی کوردستانی عێراق. بەڕێزان، ئەمە دانیشتنی کۆتاییە، بەڵام وەکو بەڕێستان دەزانن ئەم خولە بەردەوامە تا 6/11 بە پێی بڕیاری پەرلەمانی کوردستان. وتاری کۆتایی خولی چوارەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ناوی خوای گەورە و میهرەمان. بەڕێزان، وەکو دەزانن ئەمڕۆ دوایین دانیشتنی خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمانی کوردستانە. بەم بوونەوەیە بە ناوی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان سوپاسی ئێوەی بەڕێز دەکەین. دەستخۆشیتان لێ دەکەین کە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو لە هەل و مەرجێکی سەخت و قۆناغێکی هەستیاردا خەمخۆرانە و بەرپرسانە هەوڵتاندا ئەرکەکانی سەرشانتان بۆ خزمەتی خەڵک ڕاپەرێنن. هەمومان پێکەوە بەشدارین لەو دەستکەوتانەی کە لەم پەرلەمانە بەدەستەوە هاتوون. هەمووشمان بەشی خۆمان لە بەرپرسایەتی ئەم دۆخە ناخۆش و چەق بەستووە بەردەکەوێ کە بۆ ماوەی 2 ساڵ پەرلەمان پێدا تێدەپەڕی. ئەگەر هەڵسەنگاندنێکی بابەتی بۆ ئەدای خولی چوارەمی پەرلەمان بکرێت، لە هەر سێ بواری یاسادانان چاودێری حکوومەت پەسەندکردنی بودجەدا ناکرێ بە یەک چاو هەڵسەنگاندن بۆ ئەدای هەر 5 ساڵی ڕابردوو ئی پەرلەمان بکرێتن، چونکە بە پێی هەڵ و مەرجی سیاسی کە هەرێمی کوردستان تێدا تێپەڕ بووە، دەکرێت ئەدای پەرلەمان بەسەر سێ قۆناغی جیاوازدا دابەش بکرێت. ئەوانش قۆناغی هەماهەنگی و قۆناغی لە یەک دابران و قۆناغی یەکگرتنەوە. بەڕێزان، سەبارەت بە قۆناغی هەماهەنگی لە 2 ساڵی یەکەمی تەمەنی خولی چوارەمدا پەرلەمان و پەرلەمانتاران تا ئەندازەیەکی باش سەرکەوتوانە توانیان ئەرکی خۆیان لە داڕشتنی چەندین یاسا و بڕیاری گرنگدا چاودێریکردنی وەزارەتەکان بیبینن. لەو ماوەدا هەماهەنگی حکوومەت و سەرۆکاتی هەرێمی کوردستان لە ئاستێکی باشدا لێک تێگەیشتن و هاوکاریدا بوون. هەروەکو سەردانی مەیدانی لیژنەکان بۆ شار و شارۆچکەکان و بەسەرکردنەوەی هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی ڕۆبەڕۆبوونەوەی تۆرۆریستانی داعش بەردەوام بوو. بەهۆی ئەو هەماهەنگی و لێکتێگەشتنەی لە نێوان فراکسیۆنەکان و سەرۆکاتی پەرلەمان و لیژنەکاندا هەبوو، پەرلەمان لە 2 ساڵی یەکەمی خولی چوارەمدا 18 یاسا لە بوارە جیاجەکان داڕشت کە لێرەدا جێی خۆیەتی ئاماژە بە گرنگترینیان بکەین. 1. یاسای ژمارە 4 کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان کە هەمووشمان دەزانین یاسایەکی چەند گرنگ بوو بۆ هەرێمی کوردستان. 2. یاسا ژمارە 5 پێدانی بودجەی حزبەکان لە هەرێمی کوردستان. 3. یاسای ژمارە 6 زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان. 4. یاسای ڕاکێشانی مایە لە ڕێگای قەرزکردنەوە لە هەرێمی کوردستان. 5. یاسای ژمارە 2 یاسای سندوقی داهاتە نەوتی و گازیەکان لە هەرێمی کوردستان.
6 یاسای ژمارە 4 پرۆژەی دستوری هەرێمی کوردستان بۆ ڕاپرسی. حوت یاسای ژمارە 5 پاراستنی مافی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان. لە پا هەموارکردن و بەرکارکردنی چەندین یاسای تری لە هەرێم و حکومەتی فیدرال لە پەرلەماندا. هەر لە ماوەی 2 ساڵی خولی چوارەمدا پەرلەمان 35 بڕیاری گرنگ و کاریگەری دەرکرد. لەوانە: 1 بڕیاری ژمارە 28 تایبەت بە ناردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ یارمەتیدان و پشتیوانیکردنی خەڵکی خۆرئاوای کوردستان و لە ڕۆژاوای کوردستان، خۆراگەری کوردستان لە ڕۆژاوای کوردستان، کە بەو هۆیەوە گەورەترین سەرکەوتن بەسەر توریستانی داعش لە شاری کۆبانەیە تۆمارکرا. 2 بڕیاری ناونانی پارێزگای هەڵەبجە بە پایتەختی ئاشتی لە هەرێمی کوردستان. 3 بڕیاری پێکهێنانی لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە بە جینۆساید ناساندنی تاوانەکانی دژ بە پێکهاتەکانی هەرێمی کوردستان. 4 بڕیاری پاڵپشتیکردنی گەلی ڕۆژاوای کوردستان لە هەر شێوازێکی خۆ بەڕێوەبردن. 5 بڕیاری ڕەتکردنەوەی بڕیارەکانی حکومەتی فیدرال و ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە 30 نۆی 2018 لە دژی هەرێمی کوردستان دەرکرابوون. ئەوەی ئەم دوایە بوو، لە 2 ساڵی یەکەم نەبوو. 6 لە خۆلی چوارەمی پەرلەمان بە گشتی 59 بڕیار لە بوارە جیاوازەکاندا دەرکراون. بەڕێزان، باسی قۆناغی دووەم دەکەین، قۆناغی لێکدابران. هەرچەندە لە ناوەڕاستی ئەم خولەدا بەهۆی ئەو قەیرانە سیاسی و دارایی و ئابوووریانەی لە ناو هەرێمی کوردستان سەریان هەلدا، قوڵبوونەوەی ناکۆکیەکان و دوورکەوتنەوەی لایەنەکان لە بنەمای سازان و تەوافق لەسەر ئەو پرسە چارەنووس سازەکان و قوڵبوونەوەی کێشەکان لەگەڵ بەغدا و بەردەوامبوونی شەڕی دژی بە تێرۆر بەداخەوە بوونە مایەی ئەوەی نێزیکی 2 ساڵ پەرلەمان نەیتوانی کۆ ببیتەوە و دانیشتن ئەنجام بدات. ئەمەش کاریگەری نەرێنی کردە سەر ئەدای پەرلەمان، بە تایبەتی لە هەموارکردن و دارشتنی یاسا و بڕیار و چاودێریکردنی حکومەتدا. بەو هۆیەوەش وەکو پێویست نەماتوانی تەواوی ئەرکەکانمان ڕاپەڕێنین. دواتریش هەموو ئەو قەیرانە ناوخۆیانەی کە ڕوبەڕوومان بوونەوە بە شێوەیەک لە شێوەکان ئاستەنگیان لە بەردەم پەرلەمان و ڕاپەڕاندنی ئەرکی پەرلەمانتاریمان دروست کردبوو. مایەی نیگەرانی گەلەکەمان بوو، مایەی نیگەرانی گەلەکەمان و دۆستەکانیشمان بوو. هەرچەندە لەو ماوەیەدا هەر 22 دوو لیژنەکەی پەرلەمانی لە کاری خۆیاندا و سەردانی مەیدانی بەردەوام بوون. راپۆرت و بەدواداچوونی خۆیاندا لەسەر پرسە جۆرە و جۆرەکاندا پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمانیان دەکرد. بەڕێزان، بەهۆی دۆخی سیاسی و پێشکەوتنەکانی کە لە هەرێم و ناوچەکەدا هاتبوونە پێش، کە بەشێکیان لەسەر پرسە ئەلپێسراوەکان بوون، بەگشتی جۆرێک لە نزیکبوونەوە و هەماهەنگی زیاتر لە ئاستی حزبە کوردستانیەکاندا هاتە پێشەوە. ئەوە بوو لە 15 ئەیلولی ساڵی 2017. جارێکی تر پەرلەمانی کوردستان دەستی بە دانیشتنەکانی کردەوە. لە یەکەمین دانیشتندا بەڕێز فەخرەدین قادر عارف سکرتێری پەرلەمان دەستی لە کارکشایەوە و خاتوو بێگەر تاڵەبانی بە سکرتێری نوێی پەرلەمان هەڵبژێردرا. ئیتر کۆتایی بە دۆخی چەقبەستووی سیاسی و هەرێم و پەرلەمان هات. قۆناغێکی یەکگرتنەوە و کارکردنی هاوبەش لە خولی چوارەمی پەرلەمان دەستی پێکردەوە. هەرچەندە ناکۆکیە سیاسەکان لە دەرەوەی پەرلەمان کۆتاییان پێ نەهات بوو. بەڵام دوای کارەکردنەوەی پەرلەمان سەرجەم پەرلەمانتاران و فراکسیۆنەکان بە گیانێکی تازەتر و لێک تێگەشتنێکی زیاترەوە شانیاندایە پاڵ کارەکردنەوەی پەرلەمان بۆ دەرچواندنی یاسا و بڕیارەکان. ئەوە بوو لە ماوەی ئەو ساڵ و 3 مانگەی دوای کارابوونەوەی پەرلەمان جارێکی تر پرۆسەی دارشتنی یاسا و دەرکردنی بڕیار دەستی پێکردەوە.
پەرلەمان 8 بڕیار و 15 یاسای نوێ دەرچوان گرنگترینیان یەک یاسای درێژکردنەوەی خۆلی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمانی کوردستان بۆ 2 دەورەی گرێدانی دانیشتن. 2 یاسا ژمارە 2 یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکاتی هەرێمی کوردستان بەسەر دامەزراوە دستوریەکانی هەرێمی ساڵی 2017. 3 یاسا ژمارە 4 یاسای لێبوردنی گشتی لە هەرێمی کوردستان ساڵی 2017. 4 یاسا ژمارە 1 یاسای بەخشین و چاندنی ئەندامەکانی لەشی مرۆڤ لە هەرێمی کوردستان 2018. 5 یاسا ژمارە 3 یاسای ڕێگری لە زیادەڕەوی و لابردنی لە سەرزەوی و زار و مولکی دەولەت لە هەرێمی کوردستان. 6 یاسا ژمارە 10 هەڵبساردنی دامەزراوەی سەرۆکاتی هەرێمی کوردستان. 7 بەرکارکردنی یاسای ناشتنی بازرگانی بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 عێراق لە هەرێمی کوردستان. 8 هەموارکردنی سیەمی یاسایی پیادەکردنی یاسایی بەکرێدانی خانوبەر لە هەرێمی کوردستان. بەگشتی لە بواری دارشتنی یاسا و بڕیاردا پەرلەمان لە خولی چوارەمدا 131 دانیشتنی ئەنجام داوە کە تیادا 309 پرۆژە یاسا و بڕیار پێشکەش کران و 206یان خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە و ئاراستەی لیژنە پەیوەنددارەکان کراون. 103 پرۆژەش ماوە خوێندنەوەیان بۆ نەکراوە. لەو ماوەی ئەو 5 ساڵەی خولی چوارەمی پەرلەماندا 33 یاسا داڕشتووە کە 31یان وەکو یاسا دەرچوێنراون. لەم خولەدا 2 یاسا ڕەت کراون. یەکەمیان پرۆژە یاسای هەموارکردنی یاسای خۆپیشاندان بوو کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە ڕەت کرایەوە، بەڕێز سەرۆکی هەرێمەوە ڕەت کرایەوە. دووەمیان پرۆژە یاسای چاکسازی بوو لە ساڵی 2018 لەلایەن سەرۆکاتی پەرلەمان ڕەت کرایەوە. کۆتا بەرهەم و کاری داشتنی پەرلەمان یاسایی لە پەرلەمانی کوردستاندا هەموارکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بوو کە بە شێوەیەکی باش سەرکەوتوانە هەموار کرایەوە بۆ ئەوەی لە ئەرکی ئەم قۆناغەی پەرلەماندا بگونجێ. ئێستا پەیڕەوی نوێی پەرلەمان چاپ کراوە و ئامادەیە بۆ ئەوەی بخرێتە بەردەستی ئەندامانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە لە ڕۆژانی داهاتوودا بە فەرمی سوێندەی یاسایی دەخۆن و وەکو پەرلەمانتار دەست بەکار دەبن. هەموارکردنەوەی پەیڕەو هەنگاوێکی گرنگ بوو بۆ ئەوەی پەرلەمانی خولی پێنجەم بە ئالیەت و میکانیزمێکی پێشکەوتوتر کاری ڕقابی و دارشتنی یاسا و گفتوگۆی بودجە جێبەجێ بکات. سەبارەت بە ئەرکی چاودێری حکومەت و پرسیارکردن لە ماوەی خولی چوارەمی پەرلەماندا 22 لیژنەی هەمیشەیی پەرلەمان سەردانی مەیدانیان کردووە بۆ کاری وەزارەتەکان و بە دواداچوونی کێشە و داخوازیەکانی خەڵک. لەو چوارچێوەشدا ئەندامانی پەرلەمان لە ڕێی سەرۆکاتی پەرلەمانەوە 826 پرسیاریان ئاڕاستەی وەزارەتەکان کردووە، وەزارەتەکان و سەرۆکاتی حکومەت کردووە و 524 پرسیاریان وەڵام دراونەتەوە، 302 پرسیارش وەڵام نەگەڕاوەتەوە. هەروەها پەرلەمانی کوردستان لە ماوەی ئەم خولەدا چەندین لیژنەی کاتی پێکهێناوە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان و بە دواداچوونی داخوازیەکان و ئامادەکردنی پرۆژەی جۆراوجووری لەوانە. یەک لیژنەی کاتی نووسینەوەی پرۆژەی دستوری هەرێمی کوردستان. ئەم لیژنەیە یەکێک بوو لەو لیژنە گرنگانەی ڕاست پێردرا لە ماوەی 3 مانگدا ڕەشنووسی پرۆژەی دستوری هەرێم ئامادە بکات. هەرچەندە لیژنەکە نێزیکەی 75 مادەیان لە پرۆژەکە نووسیەوە، بەڵام بەداخەوە قۆڵبوونەوەی ناکۆکی لایەنە سیاسەکان نەیهشت ببینە خاوەن پرۆژەیەکی دستورێکی نێ. هێوادارین ئەندامانی خولی پێنجەمی پەرلەمان پرۆژەیەکی دستور بنووسرێتەوە، دواتریش بخرێتە ڕاپرسی بۆ ئەوەی چیتر هەرێمی کوردستان لە بۆشایی دستوریدا نەبێ. 2 لیژنەی کاتی لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی هەولێر و سلێمانی لە 4 2014. 3 لیژنەی کاتی بۆ پێداچوونەوە بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە خۆشبەختانە لەم دوایە کارەکانی بە ئەنجام گەیاند. 4
لیژنەی کاتی بۆ لێکۆڵینەوە بە داداچوون بە جینۆساید ناساندنی تاوانەکانی دژ بە پێکاتەکانی هەرێمی کوردستان. 5 لیژنەی کاتی پەرلەمان بۆ پاڵاوتنی ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران لە هەرێم کوردستاندا. هەر لەم خولەی پەرلەماندا 4 پەرلەمانتار دەستیان لە کار کشایەوە و پەرلەمانتار دکتۆر شوان قەلادزی بە ڕووداوی هاتوو چوو ماڵ ئاوایی لێکردین. دکتۆر شوان یەکێک بوو لەو پەرلەمانتارە هەرە چالاک و دڵسۆزەکانی ئەم خولە. ئەم خولە و هەمیشە لەگەڵ خەم و کێشەکانی خەڵکدا بوو. بەداخەوە مەرگ مەودای نەدا تا کۆتایی خولەکە لەگەڵمان بێت. ڕۆحی شاد یادی بەخێر. 5 ئەندامی پەرلەمان لە شوێنی ئەو بەڕێزانە دەست بەکار بوون. هەرزوو توانیان ڕۆلی خۆیان لە ڕاپەڕاندنی ئیشوکاری پەرلەمانیدا ببینن. سەبارەت بە ئەرکی سیەمی پەرلەمانی کوردستان پەسەندکردنی بودجەی هەرێم بەڕێزان. ئەو دەزانن یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی پەرلەمان گفتوگوکردنی بودجەی ساڵانەی هەرێمی کوردستانە. وەکو لە مادەی 8 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داهاتووە کە دەڵێتن لەسەر ئەنجومەنی وەزیران پێویستە لە سەرەتای مانگی تشرینی یەکەمی هەموو ساڵێک بەر لە ساڵی دارایی بە مەبەستی گفتوگو پرۆژەی بودجە بۆ پەرلەمان بنێرێ. بەڵام بەداخەوە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی خولی چارەمی پەرلەمان بەهۆی بڕینی 17% بەشی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغدا مەبەستمان حکومەتی اتحادی لە بەغدا دابەزینی نرخی نەو لە بازارەکانی جیهان و بەردەوامبوونی شەڕی دژ بە تەرۆریستانی داعش هەرێمی کوردستان دووچاری قەیرانێکی سەختی دارایی و ئابووری بووە. بەو هۆیەوە ئەنجومەنی وەزیران نەیتوانی وەکو لە یاسای پەیڕەوی ناوخۆدا هاتووە بەر لە ساڵی دارایی پرۆژە بودجەی ئاراستەی پەرلەمانی کوردستان بکات یا لە وادەی خۆیدا ژمێری کۆتایی لە مانگی نیسانی هەموو ساڵێک پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکات بۆ ئەوەی نوێنەرانی گەل بە شێوەیەکی شەفاف گفتوگۆ لەسەر خەرجی و داهاتی ساڵانەی هەرێم بکەن و پەسەند بکرێت. هەرچەندە ئەو بابەتە دوا کەوتووە بەڵام لە 22/5/2018 سەرۆکاتی پەرلەمان داوای لە سەرۆکاتی حکومەتی هەرێمی کوردستان کرد کە ژمێری کۆتایی ساڵانەی 2015 2016 2017 هەر سێ ساڵ ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکات. ئەوە بۆ حکومەتی ژمێری کۆتایی هەر سێ ساڵ ڕەوانەی پەرلەمانی کوردستانی کرد. بەڵام بەهۆی بوونی کەم و کوڕی لە ژمێری کۆتایی 2017 پەرلەمان دووبارە داوای کردووە و حکومەتیش لە 19/7/2018 بەیانی کۆتایی هەر سێ ساڵ ناردەوە پەرلەمانی کوردستان. هیوادارین لە خولی پێنجەمی پەرلەماندا پرۆژەی بودجەی هەرێم لە وادەی یاسایی خۆدا پێشکەش بکرێت. بە تایبەتیش ئێستا دۆخی دارایی و ئابووری هەرێم و نرخی نەوتش لە بازارەکانی جیهان لە ئاستێکی باشتردایە. بەو هێوای ئەوەی کێشەی بودجەی هەرێمش لەگەڵ حکومەتی فێدرال لەسەر بنەمای دیاریکردنی 17% بۆ هەرێم چارەسەر بکرێت تا ئەو ڕۆژەی سەرژمێریەکی سەرتاسەری لە عێراق ئەنجام دەدرێت. لە بواری دیبلۆماسی پەرلەمانیدا لەو بوارەدا دیبلۆماسیەتی پەرلەمانیدا و گەشەپێدانی پەیوەندەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ پەرلەمانی جیهان وڵاتاندا لە ئاستێکی باشدا بووە. بەگشتی لەم خولەدا 7 دیدار و سەردانی پەرلەمانی بۆ دەرەوەی هەرێم کراون. تیادا سەرۆکاتی پەرلەمان زیاتر لە 20 سەردانیان بۆ پەرلەمانی وڵاتان هەبووە. هەرچی لژنەکانی پەرلەمانتارەنیش 50 سەردانیان هەبووە بۆ پەرلەمانی وڵاتانی بیانی. هەروەها زیاتر لە 200 وەفدی پەرلەمانی و دیبلۆماتی بیانی لەم خولەدا سەردانی پەرلەمانی کوردستانیان کردووە. سەبارەت بە توێژینەوە و سمینار لەسەر پرۆژە یاساکان دیارە سەنتەری توێژینەوەی پەرلەمانی کە ئەم دوایە کارا کراوە و لە 4/6/2012 دامەزراوە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە ڕێکخستن و کۆر و سمینار و وەرکشۆپی تایبەت بە پرۆژە یاسا و بریارەکان و لە چەندین کۆربەندی تایبەت بە گەشەپێدانی کارگێری و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ پارێزگاکان و دەوڵەت سازی کە لە دهۆک و هەولێر و سلەیمانی بەڕێوەچووە پەشداری کارایان هەبووە بە تایبەتی لە هەموارکردنی پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی تێڕۆر و پاراستنی مافی پێکاتەکان وەکردنەوەی خولی تایبەت
بە کاندیدی لایەنە سیاسەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڕێزان، لە بواری ڕوومالی میدیایی لە خولی چوارەمدا بە هەماهەنگی بەڕێوەبەراتی ڕاگەاندنی پەرلەمان هاوکاری و کار ئاسانی زۆر بۆ ڕۆژنامەنووسان و میدیاکارانی کەنالەکانی ڕاگەاندن کراوە. جارێکی تر لەم خولەدا دانیشتنەکانی پەرلەمان ڕاستەوخۆ پەخش کراینەوە. بۆ یەکەم جاریش هەر لەم خولەدا دانیشتنەکانی پەرلەمان ڕاستەوخۆ لەسەر ماڵپەڕی پەرلەمانی کوردستان پەخش و بەڵاوکرایەوە. لە ڕووی ئەرشیفی دانیشتنەکان و چالاکی لیژنەکان ڕاگەاندنی پەرلەمان پێشەنگ بووە لە جێبەجێکردنی یاسای مافی دەستکەوتنی زانیاری، لە ڕێیکردنەوەی بانکی زانیار بۆ پێدانی زانیاری وێنە و دەقی ڤیدیۆی دانیشتنەکان و چالاکیەکانی پەرلەمان بەسەر پەرلەمانتاران، ڕۆژنامەنووسان و کەنالەکان و توێژەرانی بواری کاری پەرلەمانی، هەروەها دەرفەتی تەواو بۆ میدیاکاران ڕەخساوە تا چاوپێکەوتن و راپۆرت و بەرنامەی تایبەت لەسەر کار و چالاکیەکان و ڕوول و پێگەی پەرلەمان لە پرۆسەی سیاسی هەرێم و عێراقدا ئەنجام بدەن. دیارە میدیا بەگشتی ڕۆژنامەنووسان بە تایبەتی لە سەردەمی تەکنۆلۆژیادا ڕۆڵێکی کارا و گرنگیان هەیە لە گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان و دروستکردنی ڕایگشتیدا. بۆیە لێرەدا جێی خۆیەتی سپاس و دەستخۆشی لە تاواوی میدیاکاران کەنالەکانی ڕاگەاندن بکەین کە لە ماوەی ئەم 5 ساڵەی خولی چوارەمدا لەگەڵماندا ماندوو بوون. شەو ڕۆژ ئەرکی زۆریان کێشا تا ڕوومالی دانیشتنەکان بکەن، دەنگ و ڕەنگی پەرلەمان و هەڵوێستی فراکسیۆنەکان بە کۆمەڵانی خەڵک بگەینن. خوشک و برایانی بەڕێز، بەر لەوەی کۆتایی بە دانیشتنەکە و خولی چوارەمی هەڵبژاردننی پەرلەمان بهێنین. جارێکی تر بەبوونەی ڕاگەاندن و پەسەندکردنی ئەنجامی کۆتایی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە 30 نۆی 2018 بەڕێوە چوو بە ناوی سەرۆکاتی پەرلەمان و ئێوەی بەڕێز پیرۆزبایی لە گەلی کوردستان و کەسوکاری سەربەرزی شەهیدان و هێز و لایەنە سیاسەکان دەکەین و کاندیدا دەرچووەکان دەکەین بۆ خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان. هیوادارین دوای چەند ڕۆژێکی تر دانیشتنەکانیان دەست پێ بکات بۆ ئەوەی هەرێمی کوردستان نەکەوتە بۆشایی پەرلەمانیە. پەرلەمانتارانی هەڵبژێررا و هێزە سیاسەکان لە 4 ساڵی داهاتووی حکمڕانی لە هەرێمی کوردستاندا لە بەردەم ئەرک و بەرپرسیارەتێکی گەورەدان پێویستە بە گیانی هەماهەنگی و پێکەوە کارکردن و ڕەچاوکردنی بەرژەوەندیە باڵەکانی گەلەکەمان ئەرک و بەرپرسایەتی خۆیان ڕاپەڕێنن بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە بە دەنگدەرەکانیان داوە لە پێناو ڕاپەڕاندنی دۆخی قەیرانە سیاسی و ئابوووریەکانی ساڵانی ڕابردوو و دەستپێکردنی قوناغێکی تازە لە کاری هاوبەش و لێکتەگەشتن بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کوردی و کوردستانی و بە دواداچوونی کێشەکانی خەڵک و پێکهێنانی حکومەتێکی نوێ کە چارەسەری قەیرانەکان و باشترکردنی بار و گوزەرانی هاوڵاتیان و فەرمانبەران بکاتە ئەولەویاتی بەرنامەی کاری کابینەی خۆی. بەڕێزان، لە کۆتاییدا هێوادارین پەرلەمانی نوێ بتوانیت سەرکەوتوانە ئەرکەکانی خۆ لە چاودێری و بە دواداچوونی حکومەت و دارشتنیاسا و بڕیارە گرنگ و چارەنووسۆزەکانی گەلی کوردستان جێبەجێ بکات. ئەوە وتاری فەرمی دەستەی سەرۆکاتی پەرلەمان بوو بە هیوای سەرکەوتن بۆ ئەو پەرلەمانتارانی دەرچوونە بۆ خۆلی پێنجەم و دووبارە سوپاسی ئێوەی بەڕێز دەکەین، دەستخۆشی لە یەکەیەکە ئێوەی پەرلەمانتاران دەکەین و دەمەوێت لە کۆتاییدا چەند ڕوونکردنەوەیکی تری کورت پێشکەش بە ئێوەی بەڕێز بکەین کە پەیوەستن بە خولی چوارەمی پەرلەمان. ئێمە کە دەست بەکار بووین لەم خوڵەی پەرلەمانیدا دەزانین مەسەلەی پرۆسەی چاکسازی بەڕاستی یەک بوو لە ئەولەویاتی گشت فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستاندا و دەبوا لە پەرلەمانی کوردستان دەست پێ بکەین. حەقیقەت لەو کاتە و تا ئەمڕۆ ئێمە پێگیر بووین بەو بەڵێنەی
بە هەر یەک لە ئێمەمانان بە فراکشنەکانی خۆماندا بوو، بە دەنگدەرەکانی خۆماندا بوو کە لە خۆمان دەست پێ بکەین. لە پەرلەمانی کوردستان دوو لە مزایادا، دوو لە بەرژەوەندی حیزبی، دوو لە ئەوەی پلە و پایە وا بکەین پەرلەمانی کوردستان پارێزراو بیتن و بابەتیانە معاملە لەگەڵ ئەم پرسانە بکەین. پرسی دامەزراندن لە حکومەت لە دوایەوەی پرۆسەی چاکسازی دەستی پێ کرد و ڕاگیرا بوو، لە پەرلەمانش ڕاگیرا بوو. یعنی ئەو بابەتە پلە بەرزکردونە ئەمانە لیژنەیەکی پەرلەمانی هەبوو، تەنیا ئەو لیژنەی پەرلەمانی هەڵسەنگاندنی دەکرد بۆ فەرمانبەران کە دەزانی فەرمانبەرانی کوردستان بەڕاستی لە خولەکانی پێشتر ڕەنگە بە شێوازێکی تر معاملە کرابیت لەگەڵ فەرمانبەران. لەم خولەدا حقەت ئەو معاملەی لەگەڵیان کردووە بە یەکسانی و بێ جیاوازی حیزبی و لە سەر بنەمای ئەوەی کە لە هاتووی معاملە لەگەڵ هەمویان کرا. مافی هەر پەرلەمانتارە کە تموحی هەبیتن، بەڵام ئێمە ڕەچاوی بنەماکانی پرۆژەی چاکسازی هاوبەش دەکەین کە لەم پەرلەمانەدا پەسەند کرابوو، دوای ڕەت کرا لەلایەن سەرۆکاتی پەرلەمانە هۆکارەکان شەمووتەن دەزانن. ئەو بنەمانە ئێمە پێگیرین بەو بنەمانە تا ئەمڕۆژ، بۆیەش دەمەوێت دڵنیاتان بکەینەوە. دارایی پەرلەمان خۆمان لەسەر داوای سەرۆکاتی پەرلەمان من و بێگەردخان داوامان لە چاودێری دارایی کرد، وەکو ئەو نەریتێک لە ساڵانی ڕابردوش ئەم نەریتە پەیرەو کراوە لە سەرۆکاتی پەرلەمانە. ئێمە داوامان کردووە چاودێری دارایی بێتن، وردبینی لەسەر باری دارایی پەرلەمانی کوردستان بکات. ئەم جارەش هاتوونە پێشنیرکەی 2 مانگ راپۆرتی خۆیان پێشکەش کردووە، تێبینیەکانی خۆیان تومار کردووە، لە هەر 4 ساڵی ڕابردووشوان کردووە. ئەم نەریتە زۆر گرنگە بەردەوام بیت. بەڕاستیش ئەو بنامای دانراون لە پرۆژەی چاکسازی زۆر گرنگن، ئەمانە پەیڕەو بکرێن بەردەوام بن. فەرمانبەر مافی خۆیەتی تموحیە بیت، بەڵام لەسەر بنامای ئەو بنامانی تەزبیت کراون، ساڵانی خزمەتە لێ هاتوویە. ئەوەی پەیوەستە بە پەرلەمانی کوردستان دەست پێشخەر بوو، مەسلەیەکی شاراوە نییە، دەست پێشخەر بوو کە باری دارایی هەرێمی کوردستان بەرەو خراپی چوو. پەرلەمان یەکەمین دامەزراوە بوو خۆی خۆبەخشانە و ئارەزووماندانە ئەو 25% دیاری کرابوو بۆ خەرجیاتی بودجەی پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان خۆیان پەرلەمان خۆی بڕیاریدا ئەوە کەم بکاتەوە. ئەوە بابەتێک بوو بۆ پەرلەمانی کوردستان، ئەوە دەبێت لە بەرچاو بگرێت. ئەو مەسلەیەش بەڕاستی مەسلەیەکی ئەوەیە، یعنی پەیوەستە بە پەرلەمان. ئێستا ئێمە لە دۆخەکی دارایی تریم باشترە لە جاران، دڵنیاینە ئەوە دەبیتە مای ئەوەی پەرلەمانی کوردستان دەستکراوەتر بیتن. بۆیەش ئەوەی پەیوەست بوو بە دیوانی پەرلەمانی کوردستان، حقت من بەش بە حاڵی خۆم لە ئەدائیوان لە دیوانی پەرلەمانی کوردستان ڕازینە، دەستخۆشیان لێ دەکەین بە ناوی ئێوەوە. زۆر مادی بوونێ لەگەڵ ئێمە ئەو بەڕێزانەی لە دیوانی پەرلەمانی کوردستاندا ئەرکو و مادیبوونیان لە بەرچاو دەگرین، دەستخۆشیان لێ دەکەین و حقت ئەم بابەتە هەندێک ڕوونکردنەوەم لە سەردان، چونکە پێویست بوو وا بڵین ئێمە پابەندی بەو پرسیبانەی چاکسازی کە ئەم پەرلەمانە پەسەندی کردوونە و بەردەوام دەبین. دووبارە زۆر سوپاسان دەکەین، دەستخۆشیتی لێتان دەکەین و ئەم دانیشتنە کۆتایی پێدێنین، بەڵام ئەم خولە بەردەوامە تا 6 مانگ یان ئەو ڕۆژەی خولی نوێ سوێندی یاسایی دەخۆن. زۆر سپاس. باش بوو.